سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە. وەک دەزانن بە درێژایی شەوانی ڕابردوو لەم ماوەیە لە بەرنامەی پانۆراما هەمیشە کاتمان تەرخان کردو بۆ قسەکردن لەسەر ڕۆڵ و گرنگی و باەخی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقدا کە ئێستا لە نێو کەشی بانگەشەداین و ماوەیەکی کەم لە بەردەمدا ماوە بۆ نزیک بوونەوە لە وادی ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردن و حەزب و لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی هەڵمەتەکانیان چڕ کردوێتەوە بۆ زیاتر هاندانی لایەنگرانیان و خەڵکی ئەو ناوچانە بۆ چوونە سەر سندوقەکانی دەنگدان لە نێویشاندایەکەتی نیشتیمانی کوردستان وەک لێپرساوێتێکی گەورە وەک ئەرکێکی مێژووی سەیری ئەم بابەتە دەکات هەوڵی خۆی بێوچان خستۆتەکە لە ناوچە کێشە لە سەرەکان و ناوچەکانی مادەی 140 تاوەکو هاوڵاتیان بەبێ جیاوازی بە جۆش و خۆشەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەوەی کە ئەو پەیامی کەیەکێتی لەو ناوچانە هەڵی گرتووە وەک پێشتریش لە بەرنامەکانی ڕابردوو جەختمان لێکردێتەوە لەگەڵ میوانەکان باس لەوە دەکەن کە ئەوان کوردایەتی دەکەن لەم ناوچانە نەک حیزبایەتی و گرنگە بەلایەنەوە خەڵک بچێتە سەر سندوقەکانی دەنگدان بەبێ جیاوازی ینی ئەگەر لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستانیش نیت گرنگە بڕۆیت بۆ دەنگدان بۆی بتانی مافی خۆت بەدەستبێنی و ئەو نەخشە سیاسی کە ئێستا لەو ناوچانەدا چەسپی و بیگۆڕی و لە نێویشاندا هەر بە تەنها کەرکک نییەوە خوورماتوو و بەشێکی دیکە لەو ناوچانش کە هەر جێگەی باەخی یەکێتی نیشتیمانی کوردستانن مەبەستمەکە ئەم شەو کەمێک قسە بکەین هەم لەسەر دۆخی خوورماتوو و ناسنامەی خوورماتوو تا چەند خوورماتوو پەرۆشە بۆی کە لەم هەڵبژاردنەدا جارێکی تر کوردستانی بوونی خۆی بسەلمێنێەوە دووپات بکاتەوە دواتریش هەر بە گشتی قسە لە سەرکەشی بانگەشە و نزیک بوونەوە لە هەڵبژاردن دەکەم لەگەڵ زۆر بەڕێز حەسەن بارام کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک حەسەن بەخێر بیت سپاس بۆ ئامادەبوونە پێدوتم ئەمڕۆ زۆر ماندوو بوویت بەڵام ئێمە داوای بەخشی نەکەین کە تەشریف دەناوە بۆ پرۆگرامەکە سەرەتا بەوە دەست پێ دەکەم بۆ پێی لەناو کەشی بانگەشەکە دایت و وەک کادرێک یەکێتی نیشتیمانی کوردستان سەرقاڵی بانگەشەیت و بۆ هاندانی خەڵک بۆ سندوقەکانی دەنگدان پێم بڵێ ڕەوشەکە چۆن دەگوزارێت. زۆر سپاس کاک سەرتیب گیان سپاس جارێکی تر لەم کەناڵە جوانە بتوانین بەرچاوڕوونی بینە خەڵکی خۆمان دەمەوێت پێش وەڵامی پرسیارەکەی جەنابێت سڵاو بۆ خانەقین سڵاو بۆ خوورماتوو و داقووق و کەرکووک و دووپس و مەخمور و شنگال و تاک و ڕەبیعا ئەو ناوچەیە کە لە چاوەڕوانی هەژدەی دوانزە کەڕنەڤاڵێکی گەورە کەڕنەڤاڵی وەرگرتنەوەی خاک وەرگرتنەوەی دەسڵات کەڕنەڤاڵی ململانەی شوناس دەکرێت بۆیە کە مرۆڤ چێ ئەو دیمەنانە ئەبینێت و هەڵوێستی جەماوەری کورد دەبینێت لەو ناوچانە ئەگەر تۆزێکیش حەماس و بیر و باوەڕی نەتۆییت کاڵ بوو بێتەوە کە دەچیتە و ناوچانە جارێکی تر فۆرماتە بیتەوە جارێکی تر بە گوڕوتینێکی جوانترەوە ئەچیتە بەر کاروانی خەبات و تێکۆشان. لە ڕاستیدا ئێستا لەوێ من زۆر نییە گەڕاومەتەوە هەڵمەتێکی زۆر چڕی بانگەشەی هەڵبژاردن هەیە و ئەو هەڵمەتە لە ڕاستیە لە یەکی یانزەوە تا ئێستاکە بە دوو قۆناغ تێپەڕیوە دیارە من زیاتر مەبەستم هەڵمەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەو بەرنامە چڕە هەمەلایەنە سەردەمیانەیە کە دەستگای هەڵبژاردن و دام و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دایان نابوو لە قۆناغی یەکەمدا زۆر بە مرەکەزی کار لەسەر دەنگدەر دەکرا و نزیکەی هەفتەیەکە تەواوی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان مەڵبەند کۆمیتە کەرت پۆل هەموو ئەو ئۆرگانانە کۆمەڵایەتی پێشمەرگەدێرینەکان کەمەندامان زیندانانی سیاسی تێکۆشەرەکان ژنان هەمویان ئێستاکە قۆناغی تر دەست پێ کردووە نزیکەی هەفتەیەکە بێ ئەو قۆناغا قۆناغی گەڕانی ماڵ بە ماڵە کۆڵان و کوچە ماڵ بە ماڵ گەڕەکان دەگەڕێن بۆ ئەوەی دوو مەهامیانەیە و گەڕان یەکشی ئەوەتانێ کە زیاتر جۆش و خرۆش بخەنە ناو خانەوادە بەڕێزەکان و دەنگدەرانی کوردەوە لەوێ بۆ ئەوەی ئامادەسازی بکەن و ئەگەر هەر گلەی و گازندەیەک و هەر پرسیاریان هەبێ بۆ ئەوی ئاشت بکرێنەوە و لایەنێکی تر لایەنی تەکتیکی و فەنیە بۆ ئەوەی چۆن
لە کاتی دەنگدانە دەنگدەری ئێمە تووشی هەڵەنەیە چونکە ئێمە بیرمە هەر لە ساڵ لە هەڵبژاردننی 2021 لە خورمات و نێزگەی 600 دەنگمان بەزایە چوو بەس لە نەتیجەی ئەوەیە کە دەنگەکە هەڵە درابوو لە ناو چوارچێوەکە نەدرابوو تۆزێک کەوتو ببان ئەو هێڵانە وای کە لەو دەنگانە بسووتێن و بفەوتێن کەواتە ئێستاکە ئێمە لە قۆناغێکی نزیک دەبینەوە تا دێ کاتەکان لە بەرەو نزیکبوونەوە دەڕۆن بۆ ئەو کەرنەڤاڵە ئەوەی کە دڵخۆشە هەڵمەتەکە هەڵمەتێکی زۆر جوانە بەراورد بە ساڵانی تر تا ئێستاکە نەگەیشتۆتە ئەندازەی ئەوە هەم لەگەڵ پێکاتە و نەتەوەکانی ترە شکاندن و یەکتر ناشرینکردن و ئەوانە دروست بێ و هەم خۆشبەختانە ئەوەی من وەکو هەموو کادریی شتی نیشتمانی کوردستان هەموو کاو نیشتمانیەک هەر لە سەرەتای پرۆسەکەەوە ئاواتە خواست بووم کە ئێمە هەمومان هەڵبژاردن بکەین و هەوڵبێن زۆرترین دەنگدەری کورد بێتە سەر سەنووقەکانی دەنگدان بەبێ ئەوەی بڕۆین یەک بشکێنین ئەو وزە و تااقەتە هەمانە دیارە یەکێتی نیشتمانی کوردستانیش لەوە پشتی شێری بەرکەوتووە لەو سیاسەتەی کە هەڵبات کە هەڵمەتێکی تەندروستی هەڵمەتێکی مەدەنیانە هەڵمەتێکی کوردانە نەک حیزبیانە بکرێ بۆ ئەوەی جۆش و خۆشی خەڵکی خۆمان بدەینەوە ئێستا ئێمە لە قۆناغی دووەمی بانگەشەکەین و زۆر بەگەشتبینیەوە پشت بەخوای خۆمان و پشت بە خەڵکی خۆمان بەگەشتبینیەوە دەڕوانیە بەرەنجامەکانی هەڵبژاردن لە 18 دوانزە. باشە کاکە حەسەن بۆ پێی بەرکەوتنی ڕاستەوخۆتانێ و گاماژت پێداکە هەڵمەتی ماڵ بە ماڵ هەیە ئێستا پەرۆشی خەڵک تا چەند دەبینن بۆ ئەم پرۆسەیە؟ بزان ینی کاک سەرتیب خەڵک لەوێ تێڕوانیەکی جیاوازی هەیە وەک چۆن مەسەڵەن خەڵک لە ناوچەکانی تر لە سنووری هەرێمی کوردستان لەوێ تۆ کۆمەڵی ململانێت هەیە تۆ لەوێ مەترسی و هەڕەشەی مەزەبی لەسرە هەڕەشەی شۆفێنەکان لەسرە هەڕەشەی تیرۆر لەسرە تەنها مرۆڤەکان لە بەردەم هەڕەشە و مەترسیانین خاکت بوونت کەڵچەرت هەمووی لە بەردەم کۆمەڵی هەڕەشەی هەمە چەشنان چونکە هێزگەلێک لە عێراقن هەندێکیان واقعبینانە بیرەکەنەوە وا دەڕوانە کورد کە پێکاتەیەکی سەرەکیە و دەبێ مافی هەبێ بەڵام بەداخەوە لە نێوان پێکاتە جیاجیەکانە هێزگەلێکن ئەمانە هەمیشە هەوڵی سڕینەوەی کورد و بچووکردنەوەی کورد و ئازاردان بە کورد و دەرپەڕاندنی کورد ئەکەن هەموو ئەمە وای کردووە شەڕی تۆ لەوێ شەڕی کورسی نییە شەڕی تۆ لەوێ شەڕی ئەوە نییە تۆ چەند کورسیێنی کام حزب براوا بێ شەڕی تۆ لەوێ ئەوەیە تا ئێستاکە ڕاپرسی نەکراوە بۆیە تۆ کار بۆ ئەوواکەی زۆرترین دەنگبێنی کە جۆرێکە لە جۆرەکانی ڕاپرسی جۆرێکە لە جۆرەکانی سەرژمێری چونکە لە ڕووی سیاسیەوە پاشەکشە بکەی کاریگەری ئەبێ بۆ سەر گوتاری نیارەکانت بۆ سەر بوونی خۆت لەو شارە کەواتە لەوێ ئێمە ڕاستە پرۆسەکە مەدەنی و دیموکراسیانەیە بۆ دەسڵات بەڵام لە بنەچە لە ئەسڵا ململانەکە لەوێ ململانەی خاکە ژەڕانەوەی شکۆیە ژەڕانەوەی دەسڵاتە ئەو جایەکێتیش لەوەتی هەیە تا ئێستاکە خاوەن پرۆژەیەکی نیشتمانی نەتەوەییە یعنی پرۆژەیەکی حیزبی نییە ڕاستە لە چوارچێوەیەکی حیزبی و ئۆرگانیایەکی گردو بەڵام هەمیشە گوتارەکەی پرۆژەکانی پرۆژەی نەتەوەی و نیشتمانین یعنی بابەت بە تایبەتی دێتە سەر ئەوەی ململانی نەتەوایەتی یان ململانی خاکمانە بیان دۆسەیەکی گرنگە بە یەک لای بکەین و ینی گوتاری یەکێتی نیشتمانی کوردستان ڕاگەیاندن و سۆسیال میدیای یەکێتی و کادر و سەرکردەکانی یەکێتی وەکو حیزبێ مامەڵە ناکەن وەکو پرۆژەیەکی نەتەوەیی مامەڵاکەن لەگەڵ ئەم بابەتە گرنگە هەستیارانی کە ساڵانە ئێمە بەریەکەوتنمان لەگەڵیا بێ ئەمەش وای کردووە چێتی سیاستەکەی واقعێ بینانە بێ لایەن هەواڵان و ئەندامانی خۆمانەوە لایەن کوردی بە شەرەفی بێلایەن کە بێلایەنیش بێت کە ڕوانینێکی جوانتری هەیە بۆ ئەو سیاسەتی کە یەکێتی نیشتمانی کوردستان پەیڕەویەکە وەکو پیشەی هەمیشەیی یەکێتی نیشتمانی کوردستان لە ئێستادا ئەو سیاسەتی کردوێتە بەر و خەڵک لەمە تێدەگا لە سیاسەتی یەکێتی تێدەگا ئامانجەکانی چیەوە چۆن مامەڵاکە و دوجار لە ئەهەمیەت و گرنگی ئەم جۆرە هەڵبژاردنانە تێدەگات ئاوڵاتی ئێمە بێگلەیی نییە ئاوڵاتی ئێمە هەنێکجار لە دۆخێکی ئەوایە پەراوێز خستنی هەوڵدانی بچووکردنەوە بوونی تعریب بوونی کۆمەڵی هەڕەشە بەڵام دەزانێ
ئەو هەر پاشە کشەکردنی هەر دەنگنەدانێ تەنها یەکسان بەوە نییە هێزێکی فلانی لە کورد کورسیەکی کەمترێنێ یەکسانە بەوەی کە کورد وەکو نەتەوە لەوێ پاشە کشاکە ئەمە وای کردو ئەم خاڵەوای کردووە کە هاوڵاتیانی ئێمە و نیشتمانیانی ئێمە دەستخەنە سەر برینەکان و گلەیەکانیان خەفە بکەن و بێن لەو کە ڕەڤاڵە مێژووی هەژدەی دوانزە کە ئومێدمانەیە بەشداد. کاک حەسەن لەپاڵ کەرکووک و ناوچەکانی دیکەش خورمات و ناوچەیەکی گرنگە لەم هەڵبژاردنەوە ناوچەیەکی جێگە بایەخەوە خەڵکی و ناوچێژ دەبێت بە پەرۆژن بۆی کە بتوانن دەنگی خۆیان بەڕاستی دووپات بکەنەوە. دەکرێت کەمێک باسی ڕۆژی خورماتون بوو بکەیت و ئێستا خەڵک لەوێ تا چەند پەرۆشن بۆ بەشداریکردنە هەڵبژاردن مە پێویستە دوای هەڵبژاردن کورد چی بکا بۆ خورمات و وەکو هەر ناوچەیەکی دیکەی کە جێگەی بایەخە لای لایەنە سیاسیەکان و نەویشان دایکەتی نیشتیمانی کوردستان دەبێت بە هەمان چاویش سەیرە خورمات و بکرێەوە کاری بۆ بکرێ. سپاس بۆ پرسیارە چکە خورمات و ئەوەی کە لای من ینی هەمیشە کێشە بووە ئەوە بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان کاربەدەستان لە هەرێمی کوردستان تا ئەندازەیەک بەشێ لە میدیاکان لە هەڵکەوتە و لە پێگە و لە قوربانیدان و لە گرنگی خورمات و وەکو پێویست تێ نەگەشتونە. ئەمە کێشەی ئێمەیە. هەنێک جار شاعرەکانیشمان کە شعرێک دەنووسێ دێتە سەر کەرکووک تا کەرکووک دێت و بەسەری خورمات و ئابازە دەمەزە لە بۆ خانەقین تەمانەوانە دوو شاری خۆشەویستی ئێمن هەرچییان بۆ بکرێ بوتێ بەڵام ناکرێ خورماتووی مەڵبەندی شەیدان ناکرێ خورماتووی مەڵبەندی ئەو هەموو ئەنفالە ئەو هەموو تێکۆشانە ئەو هەموو سەروەریە ئەو پێگە جوگرافیە گرنگە دواشاری دێرین و گرنگی کوردستانە لەگەڵ بەشە عەرەبەکەی عێراقا و بیریشمان نەچێت بە درێژایی مێژوو هەر شاڵاوێکی سەربازی کرابێت بۆ سەر کوردستان قوربانی یەکەم خورماتوو بووە لە خورماتووە دەست پێ کردووە تعریبە ڕاگواستنە کوشتنە بڕینە ئەنفالە ڕاگواست هەموو ئەو پرۆسانە کەواتە تۆ لەوێ شارێک تەیە تەمەنی 4000 ساڵە باشە شارێک تەیە زۆرترین شەید و قوربانی هەیە زۆرترین بەشداری هەیە زۆرترین شەڕ و بەرگریەکان لەوێ کراوە یعنی ئەوەی کە ماوەتەوە چۆن دەسڵاتدارانی هەرێمی کوردستان تێبگەینی کاکە و شارە زۆر گرنگە. من کاتی خۆی چەندین جار لەم کەناڵە بەڕێزە و لە کەناڵەکانی تەوتمە هەر کاتێک کورد لە خورمات و شکا هەڕەشە بۆ سەر کەرکووک و بۆ سەر گەرمیان و شوێنەکانی تر دەجوستە بێ چەندین تەجروبەمانەیە کە کاتێک لە ڕاپەڕین نمونەت بێنەوە کە لە سەدەی چواردەمە لە خورمات و کورد دەشکێت سوپای مەغول زۆر بە ئاسانی توانێت کەرکووک بگرێت و پەلاماری هەولێر بدە باشە لە ڕاپەڕینی ساڵی 20 کە لە کفری و خانەقین کراوە لەوێ کوردانی ئەوێ هەساون و سوپای ئینگلیزیان دەرکردووە کە لەوێ تێک دەشتێن بە ئاسانی سوپای ئینگلیز و حکوومەتی عێراقی ناوچەکانی تر داگیرەکە کە کاتێ شێ مەحموودی نەمل لە شەڕی ئاوباریک لە منطقەی بناریگل لەو شەڕا شەڕێکی قارەمانانە ئەکرێ بەڵام بەهۆی نابەرامبەری هێزەوە کە لەوێ ئەشکێ شێخی نەمر و سوپاکەی پاشەکشاکەن کە کاتێک لە ڕاپەڕینی ساڵی 91 دوای 11 ڕۆژ بەرگری و مقاومەت و نێزگەی سەر و 400 شەید درا لەوێ کە لەوێ کورد تەواو ئیتر شکا پاشەکشەکردن و کۆڕە و دەستی پێی کرد لە ڕووداوەکانی 2017 کاتێک لەوێ ئەوەی کراکرا مقاومە و بەرگری کرا کە لەوێ کورد پاشەکشەی کرد و سەرکەوتوو نەبوو لە شوێنەکانی تریش پاشەکرێ یعنی ئەمە دەبێ خوێندنەوەیەکی گوێ سیاسی گوێ سەربازی ئابووری سوزانم بۆی بکرێت کە ئەمە شورایەکی گرنگی کوردستانە دەواازەیەکی زۆر گرنگی کوردستانە بە ئاراستەی بەغدا و بە شعرەکەی عێراقا دەبێ قیادەی سیاسی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو حیزبە سیاسیەکان خوێندنەوە بۆ ئەم پێکاتە گرنگە جوگرافیە سیاسیە خوبیە بکەن کە لە خورماتوو هەیە ئەمە بەهای خورماتووە لە لایەکی ترەوە تۆ زانی لە دەرگای مەسە من هەر ئەمڕۆ مەجموعەیە ماڵم گەڕێەوە ماڵێک نییە تۆ نەچی شەیدێ دوو شەیدی نەبێ 4-5 ئەنفالی نەبێ کەمەندانی نەبێ پێشمەرگەی زندانی سیاسی نەبێ
سێدارەی نەبێت باشە تۆ ئەمە زۆر گرنگە ئاوڕی جددی بیتەوە و ئەو جاش ئێمە شوێنمان هەیە زۆر گرنگ و گەورە ئەوانەیە یەک کورسی هێناوە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە بەڵام ئێمە خورمات و قەزایەکە عەرەبی تایە کوردی تایە تورکمانی تایە لەوەتی هەیە ئەچەوسێتەوە و دەربەدەرەکرێ و ئاوارەکرێ بەڵام ئێمە توانیمان لەوێ کورسیەک بێنی ئێخۆ ئەمە تۆ لە ڕووی حیزبیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی هاوسنووریەوە دەبێ بایەخی ئەم شارە خوێندنەوەی بۆ بکرێ و گرنگجی پێ بدرێ لە میدیا لای ئەدیبەکانمان لای سیاسیەکانمان لای حیزبەکانمان لای پەرلەمان لای حکومەت لای وزارەتەکان هەوڵ بدەن ئەگەر ئێوەمان توندوتۆڵ کرد لە ڕووی نەتەوەیەوە و لە ڕووی ئەدەبی و ڕۆشنبیریەوە و لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی بژێوی ژیانەوە و لە ڕووی ئاوردانەوە بۆ ماف و داخوازەکانی کە تۆ ئەو سنوورەت پتە کرد بە ئاسانی نەیارەکان دیان دوژمنەکان ناتوان دزە بکەن و بێنە ژوورەوە بەڵام ئەو هەمیشە قوربانیە ئەو لەوەتی هەیە قوربانیە و دەبەخشێت و ماڵ ئێرانی و دەربەدەر و ئێستش بەشێ لە خەڵکی ئاواری ئەم شار و ئەو شارم کەواتە ئەمە خورماتووە ئەمە پێویستی بە دەیان بەرنامەیە پێویستی بە نووسینەوەی کتێبەیە پێویستی بە کۆنفرانسەیە چۆن هەوڵ بدەین براکانمان لە شارەکانی تر تێبگەێنین و چۆن بتوانین ئەحزابی سیاسی و چۆن بتوانین دەسڵاتی کوردی تێبگەێنین ئەمە واقعی خورماتووە بۆیە هەر پراویست خستنێک بۆیە هەر پشتگوێ خستنێکی خورماتوو ڕاستە ئەو ئەبێتە قوربانی بەڵام دوجار زیانی ئەبێ بۆ سەر هەموو کوردستان کەواتە لەم ڕوانگەیەوە دەبێ ئاوڕانەوەیشی جددی هەمەلایەنە بدرێتەوە کە خۆشبەختانە یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەندەی بۆ کرابێت ئاوڕی داوەتەوە و ئومێ دەکەین لە ئێستا بەدواوە هەم جەنابی سەرۆک و هەم مەکتەبی سیاسی و هەم ئۆرگانەکان و هەم میدیایەکێتی و هەم دام و دەستگاکانی یەکێتی و هەم ئەو هەواڵانەمان کە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم ئەو هەواڵانەمان کە لە بەغدان بەردەوام سەردان بکەن و ئەو دام و دەستگایانی کە لە ڕووداوەکانی 2017 لە دەستی ئێمە دەچۆجاری چتر بۆمان بگەڕێتەوە هاوسەنجی هێز لەوێ دروست بکرێ و کورد پێگەی زیاتری بۆ بژێڕێتەوە و هاتنی کەسە گرنگەکانی یەکێتی و حکوومەتی هەرێم سەردانی ئەوێ بکەن گرنگە ئەمانە هەمووی کۆمەڵێشتی معنەوی مادی و کاریگەری سایکۆلۆجیشی هەیە بۆ سەر بیر و باوەڕی قەناعەتی ئینسانی کورد ئەلەو ناوچانە ئەمە خورماتووە بە کورد حەسەن تۆ باست لەوە کرد کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا یەکێتی نیشتیمانی کوردستان دوانیەتی کورسیەک بێنە لەوێ پن دەمەوێدانی شتێک زیاد کەم بۆ قسەکەت کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو قەزایەوە لەو شوێنە بەردەوام ڕوبەڕووی مەترسی تیرۆرکردن و تەقەلێکردن و کۆمەڵێک بابەتی دیکە بوونەتەوە و هەموو ئەمانە وەڵامێکێتی نیشتیمانی کوردستانی لەو ناوچەیە سارد نەکردوێتەوە با پرسیارەکە بۆ جۆرە بکەم لە خورماتوو بۆ خەڵک متمانی بە یەکێتی نیشتیمانی کوردستانە بزان لەوێ دوو سێ شتەیە وای کردو ئەو متمانەیە دروست بێ خاڵێکی گرنگ ئەوەیە ئەو خۆی ئەو ناوچەیە مەڵبەندی شۆڕشی نوێ بووە یعنی مەسەلەن کەتە گرنگە چالاکەکان لە هەشتاکانە لەو سنوورە بوون ئەو داستانە گەورانەی کە لەوێ دەکران لەسەر دەستی پێشمەرگەی ئەو ناوچەیە ئاکرێ و یەکێتی ڕۆڵێکی بنچینەی هەبوو چی لە ئاستی ڕێخستنی نێنیە چی لە ئاسی کادرا چی لە ئاسی فەرماندە و خەڵکی زۆر جوامێر و ئازا ئەمە وای کردووە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی خەڵکی ئەو ناوچەیە تێکەڵ بە یەکێتی بوونە تێکەڵ بە مێژووی یەکێتی بوونە تێکەڵ بە قوربانی یەکێتی بوونە تێکەڵ بە ڕێبازی یەکێتی بوونە ئەمە لایەن یەکێتی لایەنێکا تۆ محکومی بە مێژووی خۆت کە مێژووی تۆ تێکەڵی ئەو حیزبە بووە ئەمە لایەنی بڵێ خەڵک بە سروشتی لەو بە سروشتی بەڵێ لایەنی دووەمی ئەوەیە تۆ ئەگەر دیقەت بدەی مەسەن لە ئەنفالە یەکێتی زۆرترین پێشمەرگەی شەهید بوو لێ کە کوردستان هەمووی ئابڵقە درابوو پێشمەرگە لەوێ بەرگەی فەیلق و لیوا و دەیان فڕۆکە و تۆپ و تیاری ڕژێمی بەعسیەگرت شەهید دەبوون بەس دیەکانیان جێ نایەڵە باشە ئەمە خەڵکەم دیمەنانی لەبەر چاوە کە مەسەلەن ڕاپەڕینی ساڵی 91 بە امتیازەوە ڕێخستن و شانەنیەنەکانی یەکێتی و مەفرەزەکەی یەکێتی و ڕەنگە لایەنی تریش کەم و زۆر بەشداریان کردووە بەڵام سەرقافڵەی ئەو شەڕوبەرگریانە یەکێتی بۆ پکە پرۆسی ئازادی دێ یەکێتی پشکی شێری بەرەکەوێ لە ئازادکردنی خورماتوە کە شەڕی داعش دێت جاروا بووە ینی من لە شەڕە تەرمی شەهیدەکانمان هێناوەتەوە دوو برا پێکەوە بوونە برایەکی شەهید بووە و
برایشی بریندار بووە باشە باشە تو کاتێک مەسەلەن ئەو ڕووداوانەی 2017 چێتی تاتوانی کادر و هەواڵان و خۆبەخشەکانی خورمات و شەڕ و بەرگری و مقاومەتیان کە کۆمەڵی خەڵکی جوامێرمان شەید بوو کە ئاوارەی دێ و خەڵک کۆڕەوەکە شارەکەی جێ لێ وەکو هەڵوێستێک دوای ماوەیەکی کەم نییە دەگەڕێتەوە ناو واقعێک زۆر تاڵە بەڵام قبوڵیەکە چونکەوە خاکەوە نیشتمانە دەستبەرداری نابێت باشە لەگەڵەوە ئۆرگانەکانی یەکێتی نیشتمانی کوردستان دەگەڕێنەوەی هەواڵانی ئێمە لەوێ برادایی مەڵبەند و کۆمیتەکان دەگەڕێنەوە لەوێ چەند گوشاری هێز و پۆلیس و چوزانم حەشد و سوپای عێراقی و دام و دەستگاکان لەسەریان بووە چەند هەڕەشەی هێزە ئەمنیەکانیان لەسەر بووە بەڵام دەڕوا بارەگا کاتەوە و ئەو واقعە قبوڵەکە بەڵام ملەتەکەی بە تەنها جێنایاڵێ بۆیە لە 2021 لە پرۆسەی هەڵبژاردنە یەکێتی لەوێ خەڵکی خورمات و تاجی سەرکەوتون لە بەرزترین لوتکەی چیای هەنجیرەدا ئەناو هەواڵێکمان کە لەوێ کاک مەلاکەریمە سەر دەکەوێت بۆ پەرلەمانی عێراق و سەرکەوتنی ئەو سەرکەوتن بوو بۆ خورمات و سەرکەوتنێک بوو بەڕاستی جارێکی تر شکۆ و هێز و بوونی گەڕانەوە بۆ خەڵکی ئێمە و چاوەڕێن جارێکی تر هەر ئەو خەڵکە کورتپەروەر و شەید پەروەرە جارێکی تر سیارم لەسەر ئەو چاوەڕوانیەتە ینی چاوەڕوانی چی دەکەی لە خەڵکی خورمات و بەو هەموو گرنگی و قوربانیدان و خۆشویستنی خاکەی کە تۆ باسی دەکەی و پێشبینی چی دەکەی بۆ هەڵبژاردنەکە کاک سەرتی ینی زین چۆن هەڵبژاردن لە عێراق پڕە لە ململانێ پڕە لە مفاجعات پڕە لەوێ ئەگە لێرە تەنها شەڕی هێزە سیاسیەکانە بەڵام لەوێ تۆ شەڕی نەتەوەتەیە شەڕی مەزهبەتەیە هەڕەشە لەسرە ئەو جاش ئەم یاسایە سانلیگۆ یاسایەکی زۆر تایبەتە ینی قاسمی انتخابی چەند ئەبێ چەند نابێ ئەمانە هەموو کاریگەری ئەبێ بۆ سەر ئەنجام و نەتیجەکانی هەڵبژاردن بەڵام ئەزمون پێمان دەڵێ ژمارە پێمان دەڵێ خەڵکی خورمات و دایکی شەیدەکان کەسوکاری ئەنفالکراوەکان زندانیانی سیاسی پێشمەرگەکان بێنازی گەنجەکان ڕەنج و ماندووبوونی باو باپیرانمان بێنازی خورمات و ئاوەسپی و هەنجیرە کۆمەڵی بابەتی تر کە کاتی نییە ئێستاکە ئێمە لەبەر دۆخی سیاسی باسیکەین هەموو ئەوانە پێمان دەڵێ خەڵکی خورمات و دەسە خاتە سەبرینەکانی گلەی و گازندەی زۆری هەیە خاتە لاوە نایەڵی ئەو گلەیە لە تێکەڵ بە چارەنووسی شارەکەی بێ بۆیە من بە گەشتبینیەوە ئەڕوانمە بەرئەنجامی هەڵبژاردنەکان ئێمە کاندیدێکی خاوەنی سێ برای شەیدە پیاوێکی زۆر لە خانەوادەیەکی زۆر باش کوڕێکی زۆر باشی شارەکەمان مامۆستایەکی دیار بۆیە نەگوەکو کادرێکێکێتی وەکو کوردێ ئێستاکە ئەو کاندیدا و هەمووشمان پشگیریەکەین من خۆشبەختانە ئەمڕۆ چوومەتە ماڵی هاوڵاتی یەکێتیش نییە ئەڵێەوە من لەبەر کوردایەتی مەسەن لەبەر کاندیدەکە لەبەر تۆ لەبەر ئەو ئامادەم لانی کەم لەبەر ئەوەی کە هەڕەشەم لەسەر بوونم هەیە لەسەر خاکەکەم هەیە بۆیە من دەمەوێت بەشداری بکەم بۆیە ئێمە کاکسەتی دۆخی هەڵبژاردن لەو ناوچانە زۆر پرۆسێکی ئاسان نییە پرۆسەیەکە تۆزێک ئەوەی لە بەردەمایە بەڵام لەگەڵ ئەوەشا مێژووی خورمات و هەڵبێستی خەڵکی ئەو ناوچەیە پێمان دەڵێ ئینشاڵڵا بێ ئومێد نابین. زۆر باشە دەمەوێت دیسان بگەڕێمەوە سەر بابەتە گشتیەکە وەک هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بەداخەوە کورد نەیتوانین بە یەک لیستوە بە یەک دەنگ لەم هەڵبژاردنە بەشدار بێت و جەنابیشت ئاگاداری کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی زۆری بۆم بابەتەدا ئێستاوە نەکرا چ دەرفەتێک ماوە یان چ چانسێک ماوە لە بەردەم لایەنە کوردیەکاندا بۆی لە دوای هەڵبژاردن بتوانن قەرەبووی ئەوە بکەنەوە کە نەیانتوانی پێکەوە بە یەک لیست و بە یەک دەنگ پشتە هەڵبژاردنەوە پێش ئەوەی بچمە سەر وڵامیەوە دەمەوێت لەسەر ئەو بابەتی کە جەنابەت ئوروژان قسە بکەین یانی مەسەن بەڕاستی مێژوو چاوەڕێی کەس ناکات چاوەڕوان نابێ بەردەوام ڕووداوەکان هەڵوێستەکان تۆمارەکاو سبەینێنەوەکانمانێ دەی خوێندنەوە یعنی یەکێتی نیشتمانی کوردستان بەبێ مەرج
لە ئاسی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی کاک باوە، لە ئاستی مەکتەبی سیاسی میدیای یەکێتی، برادەران و هەواڵانمان ئۆرگانەکانمان لە کەرکووک، لە مووسڵ، لە سەڵاحەدین و خورمات و باپڵین، لە خانەقین، هەمووی وتمان بێ هیچ مەرجێک وەرن بەڵام با کورد پەرتەوازە نەبێ. تەمان هێزی تریش بە سوپاسەوە هاو هەڵوێستی ئێمە بوون، بەڵام دوجار لەبەر هەندێ هۆکار و هەندێ هەڵوێستی هەندێ هێزی تر نەگەشتنە ئەوەی بە یەک لێز بڕۆین. تەمەنەوە زیانی هەیە بۆ پرسی نەتەوایەتی بۆ ئێستا و ئایندەی ئەو ناوچەیە، بەڵام ئەوەی نەچووە بچێ کە ئەوەش نەکرا، هەندێ هەڵەی ڕابردووش دووبارە کرایەوە. دوو شتەیە زۆر گرنگە کاکسەتی. خەڵی یەکەمی ئەوەیە ئەو دە ڕۆژەمان ماوە بۆ هەڵمەتی هەڵبژاردن، ماچینەی ئەعلامی ڕوو نەکەین لە یەکتری. قەزەی گەورەترمانەیە کە قەزەی نەتەوایەتی و چارەنووسی و ناوچانەیە. لەبری ئەوە بابەتە نەتەوایەتیەکانمان با بێنازی و بێمافکردنی خەڵکی خۆمان لەوێ بکەینە ڕۆژەفی ئەعلامی بۆ ئەوەی بتوانین زۆرترینی با خەڵکی خۆمان لەوێ بێناز نەکەین، با خەڵکی خۆمان لەوێ پەرتەوازە نەکەین، با خەڵکی خۆمان لەوێ دابەش نەکەین، با خەڵکی خۆمان لەوێ بێئومێد نەکەینێن بۆ سەر سەنووقەکانی دەنگدان. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان حەزەکەین خۆمان هێزی یەکەم بین لەو ناوچەن، بەڵام حەزەکەین هێزە کوردیەکانی تریش سەرکەوتوو بن، چونکە هیچ نەبێ بۆ کورد ئەبێتە ژمارە. ئەمە خاڵێکی. خاڵی دووەمی بەو ئومێدەین هەموو ئەو هێزولایەنە بەڕێزانی کوردستان کە لەوێ لە پێشبڕکیان بەو ئومێدەی لە دوای پرۆسەکە لاپەڕێشی نوێ هەڵبینەوە، بڵێنەوەی نەچووە بچێ، هەڵەکان دووبارە نەکەینەوە، بێن یەک کوتلەی مەسەلەن لە سەڵاحەدینە، لە دیالەیە، لە کەرکووکە، لە مووسڵە، بێن یەک کوتلەی کوردی لەوێ دروستکەین. ئەو کاتە ئەتوانین پۆستی زیاتر وەربگرین، شکۆی زیاتر بگەڕێینەوە، مافی زیاتر بگەڕێینەوە، دەستکەوتی زیاتر بگەڕێینەوە بۆ خەڵکی خۆمان و بۆ ئێستا و ئایندەی. ئەماکرێت کاکەسەن ئێمە خۆم ینی وەکو کوردێک هەمیشە هەر ئومێدەکەم ڕۆژە لە ڕۆژان ئەمە بکرێت. وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانی من دڵیان لە ئێستاەوە ئامادەیە بۆ ئەو جۆرە ڕێکەوتنانە لە پێناو کورد و چارەنووسی ئەو شارانە. بەڵام دەبێ ئەو واقعیش بزانین مێژووی ڕابردوومان، مێژووی دووری نزیکمان پێمان دەڵێ بەداخەوە هەندێک هێز، هەندێک کارکتەر هەمیشە دوورە پەرێزە بن، بەڵکو ئەمجارە مێژوو پێچەوانە بێتەوە ڕێکەوتن دروست بێت. هەز دەکەیت بۆ نمونە کەرکووک و ئەو ناوچانە ینی هی ئەوە نەبوو کە هەندێک لایانی سیاسی ململانی سیاسی لەسەر بکاواتە گرێوی سیاسی لەسەر بکانی ئەو جێگانە شوێنی کوردایەتی بوون نەک شوێنی ململانی حیزبی. جێگەی داخە زۆریش چەندێ من کاتەکەی نامەوێ، ینی جارێکی تر زۆر بشینەوە سەر ئەو بابەتانە، چکە کاتەکەی هەستیارە بۆی دڵی خەڵکی خورمات و خانەقین و داقووق و کەرکووک و دووبس و مەخمور و شنگال و هەتا ڕەبیعە بریندار نەبێ. بەداخەوە یعنی من پێم سەیرە حیزبەکەی من ئامادە بێت بڕوا لەگەڵ لایەنی نەتەوەیەکی تر ئامادە بێ هاوپەیمانی بکە، بەس لەگەڵ لایەنیشی کوردی ئەمەکو نموناڵێم ئامادە نەبێ. یعنی ئەمە بەڕاستی بۆ هەر نمونە لەوان لە ئەرزی واقعداشتی وا هەبێت تراژیدیای سیاسیە، منم بە تراژیدیای سیاسیە بینم. کاکسەتی بەگەر مەسەن بچی دیمەنی خورمات و ببینی، دیمەنی خانەقین ببینی، دیمەنی داقووق کەرکووک کوچە و کۆڵانەکان ببینی، پیرە پیاوێکی ئەو شارانە ببینی، کوردانە بڕیار بدەی، هەرگیز بە دوای پەرتەوازەیە ناگەڕی، هەرگیز ناچی کورد بکەیتە دوو بەرەو سێ بەرەوە لەبەر بەرژەوەندی حیزبی و کەسی، لەبەر عینادی سیاسی. بۆیە بەو ئومێدەین کە ئەو لاپەڕانە دابخرێن جارێکی تر بابەتی ململانی حیزبی وەرە کاکە لە سلێمانی و هەولێر و دوهۆک و چوزان لەم شار و شارشکانە ئاساییە ململانی حیزبی ئاسایی، بەڵام کەرکووکیان ئەو ناوچانە شوێنی ئەوەنی لەبەرەوەی تۆ نەیاری ترت هەیە، خەڵکی تر هەیە دێت هەم ئەخوا و هەم ئەبات، خەڵکی تر هەیە دێ ئەوێتی تۆ بچووک بکاتەوە وەکو نەتەوە
یعنی کاتێ تەرەفێکی لایەنێکی بەرامبەری سیاسی شۆفێنی تیرۆر کەیت لەوێ ململانێتەکە خۆ لەسەر ئەوە ئەساسە ململانێت ناکات تۆ یەکێتیت پارتیت شوعیت نەوەی نوێن لەسەر ئەوە ئەساسە کە تۆ کوردی ئەو لای ئەو مەترح ئەوەیە کورد بچووک بکاتەوە کورد پەراوێز بخا کورد دەرپەڕێنێ ئەی باشە ئەو دیمەنە تراژدیای نابینی بۆیە هەر هێزێکی سیاسی بە دوای هەڵوێستی یەکگرتووە بڕیاری یەکگرتووە لەو ناوچانە ئەو داڵی ئەوە نەبێت بەڕاستی لە بەردەم مێژووە لە بەردەم وجدانی ملەتەکەمانە لە بەردەم بەرپرسیارەتیشی گەورەیە. باشە بە کورتی پرسیارێک دەکەم بەشێک لەو هەوڵاتانی خۆرمات و کە لەو شارە ناژینیان بە جۆرێکی تر بڵێن بۆی ئەو بارودۆخانی کە ئاوارە بوون بە چارەنووسی ئەمانە چیان لێ دەدانی لەو جێگایانی کە ئێستا لین دەتوانن دەنگ بدەنیان دەبێ بگەڕنەوە خورمات و بە پێی زانێرەکانت دیارە و پرسیارە دەکەم. تەمانەوە کێشێکی گەورەیە نەک لە خورمات و ڕەنگە بۆ خورمات و کەمتر بێت بەڵام بۆ کەرکووک زۆرترە من بە پێی هەندێ داتا و ژمارەکە نامەوێت قسەی لەسەر بکەم ژمارەکان ئێمە ئەوانەمان کە ئێستاکە لێرن لە کەولێر سلێمانی چەمچەماڵ گەرمیانن بەدەیان هەزار بەدەیان هەزار باشە ئەمانە دوو سێ بەش بەشێکی بەداخەوم 4-5 ساڵە بایۆمەتریان نەکردو کاتی دەنگدانیان نیانە بەشێکیان ڕەنگە هەیان بێ و نەچن دەنگ بن بەشێکی زۆریشی کە من دڵنیام ئەچنەوە دەنگ بدەن من لێرەواڵێ هەرچەندی ئەم پێشنیارە دەکرێت بۆ هەڵبژاردنێکی توش سوودی لێ ببینین بەڕاستی ئەمن بە حیزبەکەی خۆشم دەڵێم دەبێ بۆ هەڵبژاردننی داهاتوو ئێمە میکانیزمی تر بدۆزینەوە بۆ ئەم ناوچانە چکە من ناتوانم مەسەلەن خەڵکیی خورمات و خەڵکی کەرکووک ناچارکەی ماڵی بچێتەوە بۆ شارە بەڵام دەنگدانی نفوسی سوزانم ئەمە هەمووی لەسەر ئەو شارانەیە هەڵ بدەین لە ڕێگای ئۆرگانی حزبیەوە بێت پێشوەختە کار بۆ ئەوە بکەین بە وەسایلی جیاجیا بە ئامرازی جیاجا کار بۆ بکەین ئەو خەڵکەی خۆمانەوا لێ بکەین کارتی دەنگدانی نوێ بکاتەوە و ئامادەی بکەین بۆ ئەوەی ئەو ڕۆژەی کاڵبژاردن بچێتەوە ئەمانە کۆمەڵی ئاستەنگن کە من پێم وانیە تازە کاتما بێت لە بەردەمانە بۆ چارەسەرکردنی بەڵام ئومێ دەکەم لە دوای ئەم هەڵبژاردنەوە یەکسەر لەو ناوچە گرنگانە لە هەولێر وەڵی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر لە سلێمانی لە چەمچەماڵ و لە گەرمیانیش هەڵبێن لە ڕێگای هەندێک ئۆرگانەوە لە ئێستاوە کار بۆ بکەین چۆن ئەو خەڵکی خۆمان ئامادە بکەین کە کارتەکانیان نوێ بکەنەوە بۆ هەڵبژاردنەکانی تریش ئەوە بەڵام لەگەڵ هەموو ئەوانە تەمەن پلانێکی باشیش هەیە بۆ ئەوەی لە ڕێگای گواستنەوەی ئەو دەنگدەرە بە ڕێزانەوە بتوانین زۆرترین ژمارە ببینەوە خورمات و ببینەوە کەرکووک و خانەقین و ئێستا دەیان تیممان هەن لێرە لەم ناوچانە لە گەڕک بە گەڕەکی سلێمانی و گەرمیان و ئەوانە چۆ هەر گەڕێکێک و بچۆ هەر کۆڵانێکەوە تیمەکانی شێتی و ئۆرگانەکانی شێتی دەبینی کە چۆن تەعبیایی جەماوەرەکەن هانیانەدان و میکانیزمی چۆنێتی گەڕانەوەیان لە ڕۆژی دەنگدانا بۆ ئەوێ تەمەن لێرە ناتوان دەنگدەن بەداخەوە چکە وەکو ئاوارەی ڕسمی لای حکوومەتی عێراقی لای وزارەتی کۆچبەران تۆمان نەکراون بۆیە سەنوقی دەنگدانیان بۆ نایە سەنوقی دەنگدان تەنها بۆ کەمپەکانە ڕواکە عەرەبەکانی لێیە بۆ کورد نایە بەڵام دەبێ ئێمە خەڵکە جوامێرەکەی خۆمان هەڵدەین زیاتر ئاش بکەینەوە و هەڵدەین بە شێوازێکی جوان لە خزمەتیان نابین بۆی ئەو ڕۆژە بگەڕێنەوە ئەو شار و شاشکانە دەنگ بێن و دەنگەکانیان بەفیڕۆ نەچێت. قسەی کۆتایی کاک حەسەن بۆ تۆ بەچێ دەڵم ئەتێ چی بە خەڵک بڵێ بەبێ جیاوازی چی بە کوردی ناوچە کێشە لە سەرەکان بڵێ بۆی کێشەکانیان گلەیەکانیان خەمەکانیان نیگەرانیەکانیان وەلا برێن و لەو ڕۆژەدا بچنە سەر سودوقەکانی دەنگدان سوپاس دەکەم. من سەرەتاوە کادریی یەکێتی پێم خۆشە ینی نوێنەرەکانی یەکێتی هەمویان سەرکەون بەڵام دێمەوە سەر ئەو قسەیە ئێمە لەوێ شەڕی خاکمان هەیە شەڕی شوناس و هەوێمان هەیە شەڕی بوونمان هەیە لەوێ شەڕی جێڕانەوەی دەسڵات و شکۆ و مافمان هەیە لەوێ کەواتە من داوا لە کوردی هەموو شارۆچکانەکەم کوردانە بیر بکەنەوە دەستخەنە سەر برینەکانیان تکایە بەس هەژدەی مانگ تۆزێ لە گلەی و برینەکانتان ساڕێژ بکەن بچن دەنگدەن ڕاستە
کەسێک خانەوادەیەک گەڕەچێک لە حیزبێکی دیاریکرا و لە سەرکردەیەکی دیاریکرا و ڕەنجابێت بەڵام بیرتان نەچێت ئەو شارانە ئەو خاکە ئەو چێلی سەربەرزی شەیدانە مڵکی حیزبێک و مڵکی مەسئولێک و ئۆرگانێک نییە بەڵکو ئەوە مڵکی کووردە ئەوە خاکە ئەوە نیشتیمانە چون بۆ دەنگدان شتێک لە بارودۆخەکە ناگۆڕێ بەس چون زۆرە زۆر هاوکێشەکانە گۆڕێکە ئەو کاتە هەست بەبوونی خۆتەکەی سەر ڕای تێبینی و گلەی و گازندەکان بەڵام و کاتە هەست بەبوونی خۆتەکەی و ئەم هەڵبژاردنانە زۆر چارە نووسازە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی هەوێەوە شوناسەوە لە ڕووی مان و نەمانتەوە جۆرێکە لە ڕاپرسی کە کورد لەو ناوچانایی کە کاریگەری زۆری ئەبێ بۆیە من هەمیشە گەشتبینم بە خەڵکە دڵسۆز و قارەمانەکانی خانەقین و خورمات و داقوق و کەرکووک و مەخمور و دووبس و شنگال و تەواوی شار و شارۆچکەکان کە ئومێ دەکەین کۆتایی شەوی 2000 بڵین هەژدەی دوانزە پڕ بێ لە خۆشی و شادی بۆ هەموو شار و شارۆچکان کورد لەوێ سەرکەوێ و لە ناو کوردیشە حەزەکەین یەکێتی نیشتمانی کوردستان پشتی شێری بەرکەوێت و بەڵێنی باشیشتان پێ بۆ دوای هەڵبژاردنەوەگێکێتی بێگومان ئێمە جارێ خورمات و کەرکوو و شارانە یەکێتی جێی نێڵاوە و جێشی نایەڵێ و کورسی هەبێت و نەبێت تا دواقەتری خوێنی خۆی ئەوێ جێ نایەلێ و لەگەڵ خەڵکی خۆمان نابین بەڵام ئێمە بەرەو هەور یعنی لە سەرکەوتنین لە هەنگاوی باشترین بۆ جێڕانەوەی ئەوەی کە لە دەستمان چووە بەڵام ئەم جاریان بە خەباتی مەدەنیانە و دیموکراسیانە بە ئامرازی دەنگدان بۆ دەدەقا لە بریەوەی بڕۆی لە سنگەرێکە لە بەتەلۆزێکا تۆ شەڕ بکەی یەک لە ڕێگای دەنگدانێکی 5 دقەیەوە وجدانی خۆت ئاسوودە دەکەی بەرامبەر ڕۆحی شەیدان و دێکۆشەران و ئەنفال کراوان. زۆر سپاس بۆ بەڕێسا چەند بارام کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان بووی بەخێر بێی. بەڕێزان سپاس کە ئێوە تا ئێستا بینەربوون پەنۆراماتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بن. بەخێر بێی.